ڕۆحی شاد بێت سەرخۆشیەکەم لە کشوپڕەکەی لە بنەماڵەکەی. دوایش بەحسێکەکەم کە سلێمانی بۆچی وایە. ئەوە یەکەم جار نییە کە هونەرمەند بمرێ بەو حاڵەوە. سەلاح باڵابەرز هەمووتان لە بیرتانە بە چه حاڵێک مرد. زۆربەی زۆریان یعنی زۆربەی زۆریان هەتا هونەرمەندەکان ناو خۆیان ناگۆڕ بێتە هەڵەکەن، هەتا خۆیان خزمەتی خۆیان ناکەن. هونەرمەندیان تێ پارەی زۆرە، بەڵام هیچ کاتێک ئەوە ناکە بەرامبەر بە ڕەفیقە هونەرمەندەکەی کە خزمەتێکی پێ بکات. بەڕاستی ئەوەشی کەسەی بەلامەوە کشەکەی وتی سڵاوی ڕێزی چی دەستخۆشی لە کاک پاڤڵەکەین و سپاسێکی وتم سپاسی چیەکە خۆی چی نەکرد پاڤڵ دەخۆت بۆ سپاسێکی دادیجە چی یعنی پاڤڵ چی کرد تا سپاسیکەی؟ پاڤڵ شەوانە 20 دەفتەرە خاتە سەر یەک بە قاچاقچێتی مەرزەکان و بە پارە پیاکردن تورێکی بە ئێوە نیە لە خۆتە بۆ سپاسێکی زەحمەت نەبێت. من هەر لەم خەڵکی لەم کۆمەلگای ئێمە تێناگەن بۆچی وایە؟ سپاسی چی ئەەکەیت؟ بۆ بە ملیار